لە حکومەتی هەرێم ماوەیەکی زۆر لە مفاجعە ئەژید یعنی لە 2014 ئەم حکومەتە تقریبا لە مفاجعە ئەژید لەبەرەوەی ئەم حکومەتە ڕێگەی ئەنقەرەی گرتووە لە بریوی ڕێگەی بەغدا بگرێت کە دەستوور ڕێگەی پیاوە ڕێگەی بەغدا بگرێتە بەر و لەگەڵ بەغدا گفتوگۆ بکە و لەگەڵ بەغدا دانوستان بکە. گرفتێکی تریشەوەیە کە بڕیاربەردەستانی ئێستەی هەرێمی کوردستان سێ سەرۆکاتێکە بە تایبەتی دوانیان کە دەسەڵاتی تەنفیزیان لە سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت هەردووکیان دوو مرۆڤی بێئاگان لە میدیای عەرەبی و لە سیاسەت لە عێراقا ئاگاداری ئەوە نین کە لەعبەی سیاسەت لە عێراقا گۆڕاوە، هەواڵەکان زمانی عەرەبی تەبعاً نازانن و خۆشیان دوو نەفەری بێئاگان لەسەر ئەساسی وەهم بڕیارەکانیان دەن. کەسی بەڕێوەبەردەستیشیان ناو پەرلەمان نییە، زیاتر کۆمەڵێک کارمەندیان ناردوتە ناو پەرلەمان لەگەڵ ڕێزمەوە بۆ برادەرانی کە پەرلەمانتاری پارتین دەوێن. بۆیە ئەوە مفاجئەیە یعنی ئەکرێت سەر تاپای پرۆسی سیاسی بۆ ئەوان ببێتە مفاجئەی زیاتریش بەڕێوە تەبعاً لە عێراقا ئەوەش دەڕەنجامی شکستی ئەوانە لە سیاسەتکردن لە عێراقا. مفاجئەکەی چییە ئەگەر لە ڕاستیا بتەوێت؟ دوو هەفتە لەمەوە پێش ئەم پرۆژە یاسای هاتووە. دوو هەفتە لەوە پێشەوەی دەنگی لەسەر بدرێت پرۆژە یاسا هاتووە، خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە، دواتر خوێندنەوەی دووەمان بۆ کردووە و گفتوگۆی زۆری بۆ کراوە و لە لیژنەی مالیە مقرری لیژنەی مالیەی پارتیە. مقرری لیژنەی مالیە پارتی شەڕی بۆ کردووە کە نەیەڵێ ئەحمەد حاجی ڕەشید ببێتە مقرر کە کەسێکی زۆر بەتوانا و بۆ ئەو پۆستە خیبرەیەکی زۆری هەبوو، هەموو لایەنەکان لەسەر ڕازی بوون کە ئەو لەو پۆستا بێت کە زۆر جار لە خولەکانی پێشوە حکومەتی هەرێم و یەکێتی پارتی سوودیان لێبینیوە. بەڵام لە ئینکاری و لە حقدی شەخسیە ئەوان کەسێکی خۆیان داناوە بۆ کەسێکی خۆیان بۆ مقرری لیژنەی مالیە هەواڵی پێ نەیاون. بۆچی لێ دایانناوە؟ بۆ دوو ئەندام سێ ئەندامیان هەیە لە لیژنەی مالیە ئەوان ئیشان چی بۆ بزانم؟ یعنی پارتی 25 ئەندام پەرلەمانی ناردووە کە بەرهەم بۆ بەغا بزانم ئەو 25 پەرلەمانتارە ئەگەر خەریکی سیخۆڕیکردن بەسەر ئێمە و ئەمانانە و مۆزوعێکی ترە بەزەکە خەریکی ئەوەن پیان بڵێن لە بەغدا چی ئەگوزارێ بۆ پیان نەوتون چی ئەگوزەرا لە یاسای قەرزە عەلی. ئەمە جێگەی سەرسوڕمانە کە پارتی بەو ڕادەیە دەبەنگانە مامەڵ لەگەڵ بەغا بکە. ئێمە لەسەر ئەوەی کە ناو یاساکە ئەو شەوە دەنگی لەسەردرا ئەو فەقەرەیە پەیوەستکردنی نەوت بەرامبەر بە یعنی نەوت بنێری ئەنجا موچە و بوجە بۆ هەرێمی کوردستان. ئێمە لە بەلانی کەمەوە لەو کاتێک پەرلەمانتاین لە 2018 ئێمە ئەو وێشارێماندا و کاریشمان لەسەر کردووە. هەر خۆم لەگەڵ برای بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید و کاگوشێر عەبدوڵڵا چوونە دادگای باڵا، دادگای باڵای فیدراڵی عێراق دەستوری. لەوێ ئەو سکاڵایەک لەسەر حکومەتی هەرێم هەیە لەسەر نەوتە، سکاڵایەک لەسەر حکومەتی هەرێم لەسەر نەوتە لە نوری مالکی و کاتی خۆتمان کراوە، دواتر حەیدەر عەبایی تازی کردووە، دواتر عەبدولمەهدی دیسانەوە ئیدامی پیاوە، ئێستاش بەردەوامە. چوینە ئەوێ کە ئەم مەلەفە لە ڕێگەی دادگا و قەزاو یەکلایەکرێتەوە. لە ڕاستیشە کاک غالبیش ئەویش کەیسێکی تری جوڵاندۆ کە شکاتکردن لە سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێم بە تایبەتی سەرۆکی حکومەت لەسەر مەسەلەی نەوت و بوجە، ئەم شکاتانە لەسەریان جۆڵێنراوە لەوێ و ئێمە پشتگیری تەواوی ئەومان کردووە کە مەلەفی نوت هەتا ئاستی ئەوەی کە حکومەتی عێراقی خۆی قوفڵەکە بگرێتەوە بە دادگا یا بە هێز بە هەرچێک بێ ڕێگەی کێشەی ئەمە نییە. حتا ملاحەقەی بە پرزانی هەرێم بکە، سەرۆکی حکومەت و لە ناویان سەرۆکی هەرێم سەفەریان لێ قەدەغە بکە هەتا ئەو ئاستی ئێمە ڕۆیشتوین لەوە ڕوونتر لەوە وازەحتر. بۆچی ئێمە ئەمڕۆ هۆشداریان نەمانداوە؟ ئەمەش سراعی شەخسی نییە لەگەڵ پارتیە، سراعی حیزبیش نییە بەتەنیا لەگەڵ پارتیە، سراعی حیزبی لە کوردستان لەگەڵیان ناکەین. لە عێراقا ئێمە ئەمانزانی و ئەشزانین ئەو هێزەی لە ناو پەرلەمانی عێراق و شەقامی عێراقیە گەشە ئەکە ڕۆژ بە ڕۆژ کە ڕێگە نادا جارێکی تر تۆ نەوت بە ئارەزوی خۆت بفرۆشی، پارەش بە بەلاش لە بینی قەوسێکا لە عێراق ببیت و بتوانیت بە ئارەزوی خۆت لێرە تاڵاندی بکەیت، هیچ بەشداریش نەکەیت لە داهاتی عێراقا. ئەمە 2 ساڵی ڕێکە هۆشداری ئەدەین لەمە، بەڵام گویان کاس بووە ئەمە وەکو شتێکی شەخسی و هەندێ بەداخەوە هەندێک نۆخبەش کە بە حساب سەر بەخۆن ئەمەی ئێمانۆکە پۆپۆلیزم سیر کردووە. لە کاتێکە ئێمە ئەمانتوانی خەریکی وتارە قەومیەکەی بین ئەو سواوی کە پارتی خەریکی بماوتە بەغدا فشارمان لێەکە، بەغدا غەدر لە کوردستانەکە و بۆ ڕاکێشانی عەتفی خەڵک. بەڵام ئێمە بەعەکسەوە ڕێک ڕاستیەکەیمان گواستۆتەوە کە ڕوبەڕووی تەشکیلێکی زۆر هەڕەشەیەکی زۆر بینێتەوە. ئەویش ئەوەیە بەغدا گۆڕاوە، بەغدا شەڕە لەسەر پارە، کەمتر ئێستا شەڕە لەسەر مەسەلەی لایەنە ڕەمزی و قەومیەکانی عەرەبی و سونە و شیعە، شەڕە لەسەر کەمبوونەوەی پارە. ئێمەش بەشدارین لە کۆکردنەوەی داهات بۆ عێراقا، زیادکردنی داهات، بەڵکو زیاتر حکومەتی هەرێم کارێکی کردووە و مشەخۆر ببینرێت. حکومەتی هەرێم وەکو مشەخۆر ببینرێت لە عێراقا و وەکو سەری فەساد ببینرێ، ینی وەکو بورەیەک لە گەندەڵی ببینرێ
ئەمە هۆشداریماندا ئەمانزانی پەرمانبەری هەرێمی کوردستان باجەکەیە ئەمانزانی ئاغای بەرزانی باجەکەی نایە ئاغای بەرزانی بە ملیارەها دۆلاری پیا کردووە لە قاچاقچێتی نەوت دەوڵەتی تورکیا بە ملیارەها دۆلاری قازانج کردو یەکێتی بە ملیارەها دۆلار لە خاڵە سنووریەکان و لە گرێبەستەکانی نەوت و غازا سوودی بینیوە بۆیە ئەوەی زەرەرەکە هاوڵاتی ئاسایی زەرەرەکە من ئیعتیمادم لەسەر دەنگدەری هاوڵاتی ئاسایی بەڵێ من مهتەمم بە دەنگدەرەکانمەوە بەڵام یەکێتی و پارتیش مهتەمن بە کۆمپانیەکانیانەوە ئەم فەقەرەیە مەترسیەکەی لە 2014 دەسی پێ کرد کاتێک کە لایەنە عێراقیەکان بڕیاریاندا دوجار ئەو فەقەرەیە جێبەجێکن ئەگەر نەوت نەنێری ئێمەش بوجە نانێرین لە 2014 دوای ئەوەی یاسا سیاسەتی شکست خواردووی نەوت بە سەرپەرشتی نێچیروان بەرزانی و بەشداری قوڵات تاڵەبانی و ئاشتی هەورامی دا ڕێژرا کە نەوتیان ڕاستەوخۆ بە حساب ڕاستەخۆ فرۆشتن و ڕادەسی تورکیایان کرد لە ڕاستیە ئەوە بوو کە بووە هۆی ئەوەی کە عێراق بیانم دەن بەدەست عێراقەوە نەوتەکە با بڵێن هەرێم نەوت نەدێرێ ئەوانیش موچەی هەرێمی فەرمانبەران ببڕن کێ زەرەری کرد فەرمانبەران جوتیار بازار کاسبکار زەرەری کرد بە ماوەی 6 ساڵی ڕابردووە ئەمان ئیدامیان بە گەندەڵێکی خۆیان نا بڕۆ سەیری کە دووقات و سێقات داهاتی سەرمایی کۆمپانیای کار و نۆکان و قەیوان و کۆمپانیەکانی سەر پارتی وەکێتی سەلاحەدین و ستێر زیادی کردووە لە دوای ئەوەی کە لە عێراقدا بڕاون لەبەرەوەی کە پای نەوتەکان بە تەواوی خستەژە کۆنتڕۆلی خۆیان لە کاتێکە لە پێش 2014 کاک بەرهەم بودجەی لە عێراقەوە کە ئەهات نزیکی ملیارێک دۆلار ڕاستەخۆ ئەچۆ پەرلەمانی کوردستان هەمومان ئەمانزانی پارەکە چەندێکە ڕاستە هەندێکی لە پرۆژەکانان جێبەجێ نەیەکرد لە دوای ئەوان لە دوای پرۆژەکانەوە ئەخورا بەڵام ئێستا هیچ کەسێک نازانێت لە 3 کەس زیاتر کە ئەو نەوتە بە کوێ ئەچێ و داهاتەکەی چەندێکە ڕەنگە 4 کەس لە هەرێمی کوردستان 3 کەس لە تورکیاش نەفەرێک لە تورکیا ڕۆژێک تۆی بۆردوگان نزانێت لە هەرێمی کوردستان مەسعود بەرزانی نێچیروان بەرزانی ئەمانە نەبێ هیچ کەسی تر نازانێت ئەم نەوتە چۆنە بۆ کوێ ئەچێ داهاتەکەی چەندێکە ئەم بەڕگەیە مەترسیەکەی لەو ئەزموونەتاڵی 6 ساڵی ڕابردووایە کە عێراق لەبەرەوەی خۆی ڕێگە ئاسانەکە هەڵەبژێرێ خەریکی هەڵبژاردنن و لە بەردەم هەڵبژاردنان ئەوانیش ڕێگە ئاسانەکە بریتە لەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم ببڕە بۆ ئەوی فشار بکەوێتە سەر حکوومەتی هەرێم کە گوێ بە فشارەکە نایە بەڵکو بەکاری هێنێ بۆ گوتارێکی قەومی لە بەرامبەرە ئەگەر نەوتەکەی نەنات ئێمە پشتگی لەوە دڵنیابووین کە هەرێمی کوردستان ئەم نەوتە نایە لەبەرەوە نەوتەکە بەشێکی زۆری تورکیە یعنی کۆنتڕۆلی کردو تورکیا تورکی کۆنتڕۆلی کرد پارتی لە قمارێکە نەوتی هەرێمی کوردستانی دۆڕاندووە بە وازحی بەڕوونی نەوتەکەی دۆڕاندووە یعنی ئەو شەوە کاک بەرهەبەگە لەگەڵ ئێمە بوونایە لە ناو هۆڵی پەرلەمانە ئەو گفتوگۆیی کە هەبوو کە جاری وا هەبوو دانوستانەکە لەسەر وشەیەک فەشەلی هێنا لەسەر یەک وشە کە بابەتی نەوت بوو لە بابەتی نەوتە بە تەلەفۆن و تەلەفۆنکاری فراکسیۆنی پارتی لەگەڵ سەکردایەتەکانە گفتوگانە کرد کە بابەتی نەوتیان بۆ یەکلای نەیەبوویەوە بە یەک بەرمیل نەوتیش ڕۆژانە یەک بەرمیل نەوتیشیان بۆ نەدرا بە عێراق لەبەرەوەی دیارن قارەکان لە شوێنێکی ترێت بەکەوتە سەر ئەو کەسێک کە لە بەغدا حکومەکە ئێستا کازمی خۆی لەو جۆرە کەسانەیە کە لەگەڵەوە نیە سزای فەرمانبەرانی هەرێم بدرێت بەڵام بەو معنایان نییە هێزە سیاسیەکانی عێراق لەگەڵ ئەوە نین هێزە سیاسیەکانی عێراق هەڵبژاردنیان لە بەردەما جمهوری خۆیان بەگیریان هێنێ سیاسەتەکانی پارتیکارێکی کردووە جمهوری عەرەبی هاوسۆز نەبێت لەگەڵ خەڵکی کوردستانە لەگەڵ خەڵکی کوردستانە هاوسۆز نەبێت بۆیە کارێکیان کردووە بە شێوەیەکی عنسوری و تائیفی لەگەڵ عێراقا گفتوگۆیان کردووە دەبری عاتیفیان ڕاکێشن ویان کردووە دژی ئێمە بن بۆیە ئەم بڕگەیە هێشتا حکوومەتی عێراق ئەتوانێت پارە بۆ هەرێمی کوردستان بدێنێت ئەگەر بیەوێت ئەتوانێت بدێنێت بەڵام ڕوبەڕووی فشاری گەورە بێت لەلایەن هێزەکانی ناوەڕاست و باشووری عێراق و لە یاسای بودجێ ئەگەر بێت و هەرێمی کوردستان نەوت نەنێرێت لە یاسای بودجەی 2021 زۆر زەحمەتە ئەوەشمان بۆ بچێتە سەر ئەوەی کە ئێستا هەیە لەبەرەوەی عێراق بۆ ئەم 3 مانگە ئەو بینیتان ئێستا ئێمە مانگی لە ناوەڕاستی مانگی 11 موچەی مانگی 12 مانگی 10 ئێستا دابەشەکرێت عێراق خۆشی کوتێنانی هەبوو پارەکەی بۆ نەدا پێویستی بە قەرز هەبوو لایەنەکان هەوڵیاندا لە ناو یاسای قەرزەکە بڕگەیەک زیادکردن ئەو بڕگەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەبوو کە ئەو بڕگەی ئەوە بوو بڕێک نەوت دیاری بکرێت لەلایەن سۆمۆ کە هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمۆ بیفرۆشێت لە بەرامبەر ناردنی پشکی هەرێمی کوردستان بۆ بزانیاریتان کاکە بەرهەم ئەگەر نەوتەکە وەکو بەشەکانی تری عێراق هەرێمی کوردستان دابەشی باڵێن ڕادەستی بەغدای بکات و تەنها 7 دلار یا تا 10 دلار کریت تێچوونەکەی هەبێ وەکو باقی عێراق ئامادەیە نزیکەی 750 ملیار دینار بۆ هەرێمی کوردستان بنێرێ یعنی تقریبا لە بەرامبەر 250 هەزارە کە ئەمە زۆر گرنگە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان جا ئەوە تەڵەکەیە کە نێچیروان ئێوێ لەسەر 2 پە دیاری بکە نێچیروان ئێوێ لە خەڵکی بشارێتەوە کە ئەو کۆمەڵ عەرقەلەی تریشی بەو قسەیەوە هەیە کە باسی نەکردووە ئەویش ئەوەیە کە لە هەرێمی کوردستان نەوتەکە 150 بۆ 6 تا 7 هەندێک جار بۆ کۆمپانیەکانە ڕوا داهاتەکەی لە عێراقا
لە سەتا زۆر بڕواتە سەتا بی زیاتر ناڕوە واتە نزیکەی $7 یعنی تا $10 بۆ کرێی تێچوونی کۆمپانیا و گواستنەوەکەیەتی لە هەرێمی کوردستانە هەر $10ێکمان بۆ بێت خۆی جار $10 کەمتر دەفرۆشێت لە بازاڕی عالەمی بۆیە ئەوەی کە نەچیروان ئەیڵێ داوا ئەکا عێراق لەگەڵ ئەوەشە کرێی کۆمپانیاکانی خۆشیان بە کرێی بۆ لێنەوتەکە باکە حکوومەتێنێم خۆیەتی کرێی کۆمپانیاکانی سکیوریتی باکە پۆلیسی نەوتمان هەیە ئەم تاڵانکاریە پارتیوێکێتی دەستیان پێکەوە لەسەر نەوت و خاص لە ڕاستیە ئەمە بەس فەرهودە ئەمە لە کۆمادی مۆزیشان نییە هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان وا قازانجێسی ڕادستی بەغای بکە هەم نەوتەکە بە بڕێکی زیاتر ئەفرۆشن بەڵام بەتەکید لە قازانجی کۆمپانیەکانی پارتیوێکێتینی ئەنی ئەو پارە زۆری ئەوان کۆمپانیەکانی پارتیوێکێتی لە فرۆشتنی نەوت بەم شێوازی ئێستا دەستیان نەکەوێت لەوەی عێراق دەستیان ناکەوێت بەڵێ ئەمە هۆکاری سەرەکیەکەیەتی لەگەڵ پشکی لایانی تورکیش آخر طبعا دا من ڕوونکردنەوەمدا ئەوە بە لە ڕێیابردنەتی پێویستەکە ئێمە زۆر وریابین لەو قسانەی کە لە دەمی بەرپرسانی هەرێمەوێتە دەرەوە تا بۆ خۆی نێچیروان هیچ جێکی متپانانی هەرەو نێچیروانە بووتی بەغدا مفلیسە کاکە بەرهەم یعنی خەڵکە زانێ وتی بەغدا مفلیسە ستاوی پارەیەکە لە بەغدا لەبەرەوە هیچ قسێکی نێچیروان جێگەی متپانە نییە بەڵام زۆر گرنگە خەڵک بزانێ بەغدا بۆچی نەوتی هەرێمی کوردستانی ناوێ بەغدا ئەو نەوتەی نایە بەو هەموو بۆ گەناوە بەغدا نەوتێکی وەکو ئەو نەوتەی خۆی وەکو کەرکووک وەکو بەسڕە وەکو لە زیقار و میسان بەرهەمێنرێ کە بریتە لە نزیکەی $7 تا $10 تێچووی هەبێ زیاتری نەبی ئەوی تری بگەڕێتەوە بۆ خەزانەی دەوڵەت ئەوەی ئەمان $200 ئەمێنێتەوە بۆ ئێمە بۆ فەرمانبەران یان بۆ داهات ئەوی تری ڕە بۆ کۆمپانیەکان بۆ بۆری تورکیا و بۆری نازام ڕۆزنەفت و قەرز و کۆمەڵی قوماریان بەسەر ئەم نەوتەوە کردووە پێشەکی فرۆشتیوانە پارەکەیان وەرگرتووە یەک دنیا قوماریان بەسەر ئەم نەوتەوە کردووە خۆی ئەم ڕێکەوت هەم ڕێکەوتنە 50 ساڵیەکە و هەم کۆمەڵێ ڕێکەوتنی ژێربەژێریان هەیە ڕێگریەکی سەرەکیەکە لەوەی کە ناتوان دەستکراوە نەبن لەوەی کە نەوتەکە بفرۆشن ئەمە بۆچی ئەم شتانیان کردو بۆی خەڵک بزانێت ئەم ڕێکەوتنە بۆ پاراستنی بنەماڵی بەرزانی کراوە بۆ ئەوەی هەر کاتێک لەسەر ئەم نەوتە یا هەر کاتێک حکوومەتی عراقی یا لایەنەکانی تر لە هەرێمی کوردستانە هەڵبژاردنیان بردەوە یا حکوومەتی عراقی ویستی سزایان بات بتوانن بەهۆی ئەوەی بەرژەوەندی لایەنی تورکی لەم کێشایە بەرژەوەندی لەم پرسی نەوتایە بەرژەوەندی لایەنی کۆمپانیا بیانەکانی تایە بێن بەرگری لێ بکەن بەرگری لە پارتی و بنەماڵی بەرزانی بکەن واتە هەڕاجی نەوتی هەرێمی کوردستانیان کردووە بۆ 50 ساڵی تر لە پێناو پاراستنی بەرژەوەندیەکانی بنەماڵی بەرزانی ئەوە ڕۆن و ڕاشکا و وازەحە کە بۆ مەبەستە کراوە من چیرۆکێکی تردا بۆ باسەکەم ئێمە کاتی خۆی کە حکوومەتی عەبدولمەهدی دا ئەمەزرا پێشەوەی حکوومەتی عەبدولمەهدی سوێن بخوا عەبادی هێشتا سەرۆکوەزیران بوو ئێمە چوونە لای وەکو فراکسیۆنەکەی خۆمان چوونە لای عەبادی باسی شتێکی بۆ کردین وتی ئێمە لە کۆبوونەوەیەکە وتی لە کۆبوونەوەیەکە بوون پێش هەڵبژاردنەکانی عێراق لەگەڵ ڕەجەب تەیب ئەردوغان پێم وتووە کە تۆ بۆ ڕێگە ئەدەی بە نەوتی هەرێمی کوردستان لەرەوە بفرۆشتی خۆت ئێمە ڕێکەوتنمان هەیە لەگەڵ ئێوە لە ڕێگەی سۆمۆ تەنها نەوت فرۆشی ئەو بۆلیەش تەنها بۆ سۆمۆ کراوە تۆ ئیسە بەکاریانی بۆ نەوتی هەرێمی کوردستان باسیەوەی کرد و منە توام ڕێکەوتنێکە لەگەڵا بکەم ڕێکەوتنەکەش ئەوەیە تەمانە بێت نەوت بە هەرزانتر بن بۆکو ئیسە چۆن هەرێمی کوردستان بە هەرزانتر یا بە تورکیا بە هەرزانتر بن بە تورکیا دوو ئەو کەیسەی کە عێراق کردوێتەوە لە دژی تورکیا لە پاریس ئەو کەیسە دابخە لە بەرامبەر چییە لە بەرامبەر ئەوەی کە تەواوی داهات و بانقە نهێنی و شاراوەکانی نەوتی هەرێمی کوردستان بدا بە عەبادی عەبادیش پێی وتبوو کە من ئەزانم پارەی نەوتەکە لەکوێوە لە هاڵبانکە ئەوتوی نا ئەوە بەس ئەو تۆزە پارەیە کە بۆ معاشی فەرمانبەرانی کوردستان داهاندرێ ئەچێتە هاڵبانکەوە من 5-6 بانقی تر پێڵم کە ئەسڵەن پارەکە نایەتە ئەو هاڵبانکەوە پێش بێتە هاڵبانک ئەچێت بۆ ئەو بانقانی تر کە هینی بەرپرسانی هەرێمە من ئەوانە پێم دەست بەسەر ئەوانەشا بگرە بە مەرجێک ئەو کەیسەی پاریس دابخە عەبادی وتی من موویش دای بخەم ئەو کەیسە چکم دەستکەوتەکە گرنگ بۆ متوانی و مەلەفی نەوت لایکەمەوە بۆ هەرێمی کوردستانش بۆ عێراقیش بەڵام لە کاتی هەڵبژاردن نابوو لە بەرەو هەڵبژاردن ڕۆژ نەمەتوانی ئەو بابەتە بکەم لەبەرەوەی ئەبووە حەملەیەک لەسەرم و لە دژم بەکارهێنرا واتە ئەمە وازەحە هەر ڕۆژێک بێ ڕەجەب تەیب ئەردوغان ئەیانفرۆشێ ئەو ڕۆژەت کاتێکی یە کە درەنگە بێ ڕەنگە فرێەوە نەکەون کە فڕۆکەخانە وڵات بەجێ بێڵن هەرێمی کوردستان لە 12 دەی 2015 کۆتایی هەوڕۆڵی ڕۆڵی هەکۆتایی هەوە بەتەمای ئەوەمە بە هیچ پرۆژێکی جدی لە پەرلەمانی هەرێمی کوردستانە بڕوە و تایبەتی ئێستش کە پارتی زۆرینەیە ئەوە هەر بە یەکجاری بوو بە دایرێتە تەزیقات هیچ ڕۆڵێکی نییە ئەو کۆم پەرلەمانە شوێنێکی نمایشتی زۆر ناشرینش خۆی گرفتی سەرەکی ئەساسیەکە بریتێ لە متمانە نەبوونی متمانە لەلایەنی عێراقی متمانەی بە هەرێمی کوردستان نییە بە حکوومەتی هەرێمی کوردستان نییە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 2 ساڵی ڕابردووە لە 2010 تا ئێستا
نزیکی تقریبا 6 تا 7 ڕێکەوتنی لەگەڵ عێراق کرد و هیچیان جێبەجێ نەکرد. لەبەرەوە متمانە نییە بە لایەنی هەرێمی کوردستان. مەسەڵەن هەندێک ڕێکەوتنی چەند جار لایەنی ئەمریکی و UN بەشدار بۆتیایە هەر دیسانەوە پابەر نەبوون پێیەوە. لەبەرەوە هەرێمی کوردستان متمانەی لەدەستاوە لە شاری عێراق. بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان متمانەی لەدەستاوە لە ناو حکوومەتی عێراقی و شاری عێراقیە. ئەمە کرۆکی کێشەکەیە. هەندێک گرفتی تر هەیە کە پەیوەندی نییە بە پارتی یا بە حکوومەتی هەرێمەوە. وەکو مادەی 140 وەکو دادگای فیدرالی وەکو مەسەلەی ئەنجومەنی فیدرالی کە بە دروست بکرێ ئەمانە هەمووی بابەتی جێگەی خاشن تەنها کورتیا بەشدار نییە لایەنی تیشتیا بەشدارە ئەمانە ئەو کێشار ئەزەلیانن کە درێژمەودا لە ماوەی درێژمەودا ئەتوانێت حەل بکرێت بەڵام نەبوونی متمانە یەکێکە لە کێشە سەرەکیەکان کە ڕێگەمان پێ نایات کێشەکانی تر استراتیجیەکانی تریش حتى مادەی سەوتیش و حەل بکەین چونکە لایەنی عێراقی ترسیان لەوە هەیە کە بە بەردەوامی لایەنی هەرێمی کوردستان سەر ڕای ئەوەی کە خۆی دەنگی بە دەستور داوە لەو دەستوری نووسیوەتەوە هەموو جارێک ئەو مادانەی کە لە قازانجی خۆی نییە پێشێلی ئەکات و ئەو مادانەی کە لە قازانجی خۆیەتی لەیلی عێراقەکە کە بۆی جێبەجێ ناکە بۆ هەرێمی کوردستان ڕێگەی پێ نەدراوە پەیوەندی خارجی هەبێت ئەبێت ڕێگەی سەفارەتەکانی عێراق وای بێ بەڵام پەیوەندی خارجی هەیە و ئەسڵەن لۆبیشەکە لە دژی عێراق ئەمانە هەمووی ئەگەر عێراق بەهێز بێ و پێری خۆی بگرێتەوە ئەمانە هەمووی خیانەتی دەستوری نەتوانن دادگای بکەن لەسەری بەڵێ ئەمە فشارە بەڵام ئەو فشارێکە کراوە ئێمە بۆیە هاوڕانەبووین لەو یاسایە هەر بۆ زانیاریتان لە ڕاستیە ئێمە ئەو شەوە بە سوتفە بۆ چونمان لەگەڵ لایەنی پارتی یەکێتیار نزیک بوو چونکە دوو پرۆژە هەبوو پرۆژەکەی ئێمە هەبوو کە داوامانە کرد بەپێی یاسای مادەی 27 وەزن فەقەری 5 لە یاسای قانونی ئیداری مالیە لە عێراقا کە خۆمان دەرمان کردو پولی ئێمە دەری کردووە کە تایە ئەڵێ هەر حکوومەت و هەرێمێک هەر حکوومەتێکی محلیە هەرێمێک ببێتە هۆی زیانگاندن بە بوجە بەپێی ئەو بڕە زیانگاندنە لە میزانیەکەی ئەبڕدرێت بۆ لە حکوومەتی هەرێم لەسەرێتی 250,000 بەرمیل لەوت فرۆشێ لەگەڵ نیوەی داهاتی خەڵەس نووریەکان حسێبێکە حکوومەتی عێراقی داهاتەکە تەخمینێکەکە بۆ ئەو پارەی نەوتەکە لەگەڵ بۆ پاری خاڵەس نووریەکان زەرب و تەقسیمێکە کات بەپێی ئەوە لە پشکی هەرێمی کوردستان ئەبڕێ ئەوەی کە ئەمێنێتە بۆ هێنێرێ ئەوەی ئەو کۆی 320 میلیارەکە هەیە ئەسڵەن زیاتریشی بەرەکەوت ئێمە پشتگیری ئەم ڕێکەوتنەوەین پشتگیری ئەم فەقەرەیە بووین لایەنەکان ئێشتا هیچ بڕگەیەکێنێک لای نەکردووە بە پێویستیان نەزانی ئەمە ڕەئی لە یەکێتی پارتیشی لەسەر بێ یەکێتی پارتی سەرەتا بە تایبەتی پارتی ئەمە ڕەت کردو سەرەتا و خۆیان لوت بەرزانە مامەڵەیان کرد فەقەرێکی تریان هێنا کە ئەم سێ مانگە بە پێی ڕێکەوتنەکەی پێشوو بڕوا تا یەکی 2021 بۆیە هەردوو لامان شەڕمان یعنی ئێمە کە چوونە ژوورە بۆ دانیشتنەکەی پەرلەمان ئێمە شەڕمان بۆ ئەو فەقەرەی ئێمەیە کە بچەسپێ پارتی شەڕی بۆ فەقەرەکەی خۆیە کە بچەسپێ بەڵام لەگەڵ ئەوە نەبووین موچەی ناردنی موچەی فەرمانبەران ببەسترێتەوە بە نەوت کوردستان بکرێت بە نێچیروان و مەسرور بەرزانیشەوە قەدەغی هاتوچۆیان لێ بکرێت سزا بدرێن دادگایی بکرێن لە بەرامبەر مەلەفی نەوتە بەڵام مەسەلەی موچە دەستی بۆ نەبرێت چونکە مەسەلەی موچە حەساسە ژیان و گوزرانی خەڵکی لەسەرە دۆخێکی خراپمان هەیە لە هەرێمی کوردستانە کۆڕۆنا هەیە خەڵک لە 6 ساڵی ڕێکە لە بێپارەیی و بێموچەیە ژیانی نەماوە ئێمە ئەمەمان لاگرنگ بوو ئەگەر کورتمەوداژ بێت بیرکردنەوەکەمان کورتمەوداوێت لە ماوەی درێژخانە هیچمان بە بەردەوامی لەسەر مەلەفی نەوت کردووە کە پارتی و یەکێتی بە تایبەتی بە پرسانی پارتی کە مەلەفەکە بەدەست ئەوانەیە لەسەری محکەمە بکرێن لەسەری دادگایی بکرێن لەسەر ئەبابەتە بەڵام فەرمانبەران سزا نەدرێن لەسەری یعنی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە سزا نەدرێن لەسەری بەڵام دیارە ڕاستەکە ئەم فەقەرەیە زۆر جار واکە ئیستیغلالێکە ئێمە ئەزانین کە لایەنە شیعەکان ئەیانزانی کە لە ئێستایە ڕەنگە سزای بەرپرسانی هەرێمیان بۆ نەدرێت لەبەر ئەو وەزعی کە عێراق خۆی تایەتی و دەستی وەردانی ئەقلیمی و ئەمریکا وڵاتانی تر هەیە بۆیە ڕێگە ئاسانەکەیان هەڵبژێن ئەم ڕێگە ئاسانە هەم زیان بە فەرمانبەران ئەگەێنێت هەم جەماعەتی قەومەچێتی و ساختەکەی جەماعەتی توجارەت کە توجارەت بە قەومیەتەوە ئەکەن شکست خاردوەکانی هەرێمی کوردستان کە لەناوێنە بە تایبەتی پارتی سەرکردایەتیەکە بەکاری هێنن بۆ شەڕی قەومی و شەڕی تائیفی لە عێراق کە ئەمە مەترسیدار و ترسناکە ئەو ئاگرێکە کە ڕەنگە ڕۆژێک خۆشیان پێ بسووتە ئەگەر حکوومەتی هەرێم یەک ڕێگەیتری هەیە یعنی یەک ڕێگەیە یعنی فلاسبوونی خۆی ڕاگەێنن و هەڵبژارنێکی پێشوەختە بکەین و هەر کەسێکی تر ئەم هەڵبژارنەی بەردەوە کە هەڵبژارنێکی پاک و پێگەر لە هەرێمی کوردستان بکرێ و حکوومەتێکی تازە تەشکیل کرد و حکوومەت بەرپرسیار بە لە یەکلایکردنەوەی و مەلەفە لەگەڵ عێراق ویان بەڕاستیەکەی ئەمانە ئەو سەرۆت و سامانە زۆر و ملیارە $10 بردویانتە دەرەوە ئەو پارە زۆری دەستیان کەوتۆ چەند ساڵە نەوت بیهێننەوە تاوەکو ئەوەی بە پێگەیەکی بەهێزترەوە بچون مفاوەزەت لەگەڵ عێراق بکەن ئەمە هیچ ڕێگەیەکی ترمان لەبەردەمان نییە ئەم حکوومەتە شکست خواردووە بەردەوامە بێت لەم هەوڵانەی خۆی چکم پێی وایە جارە بۆی ئەچێتە سەر بەڵام نازان کە بە بەردەوامی لە مێژووە زۆر جار تووڕەبوونەکە پەیوەندی بەوە نییە کە چەندێک
قەبارەی خۆپیشاندانەکان بەهێزە لە ڕەزاشا یەکەم جار گاڵتەی بە خۆپیشاندانەکان لێ هات کە خۆپیشاندان لە ئێران دەستی پێ کرد بەڵام لە ماوەیەکی زۆر کورت تا کاتێکی پێیاوە بە پەلە وڵاتی بەجێهێشت بۆیە ئەمە تووڕەیی لە شەقامی کوردی هەیە ئەگەر چارەسەری بوون دۆزنەوە کارێکیان پێکە ڕەنگە فرێەوە نەکەون ماڵ و منداڵ و خۆیان فڕۆکەخانە بەجێدەڵ خۆی بەشێکی هەندێک گرفتی هەیە هەچەنە ئێمە وەکو فراکسیۆنێک گوین تەنها ئەعلانمان نەکردووە ینی بەیەکەوە کارەکەن گفتوگۆی هاوبەشمان هەیە کۆبوونەوەی هاوبەشمان هەیە و نوێنەرمان هەیە گفتوگۆکە لەگەڵ سەرۆکاتی پەرلەمانە بۆ هەشداریەکە لە گفتوگۆی حزبە سیاسیەکانە ئەمانە هەمووی هەنگاوی گرنگن بە ئاراستەی ئەوەی کە شێوەیەک لە هاوپەیمانەتیەکمان هەبێ بە تەنها ڕاگەیاندراوە و هەندێک وردەکاری ماوە بەڵام بەشێکی تری پەیوەندی بەوە هەیە کە هەندێک لەو هاوڕێیانەمان ڕەنگە ئیلتیزامیان بە حیزبێکی سیاسی خۆیانەوە بە حیزبەکانیانەوە هەبێ بەشێکی زۆری پەرلەمانتارەکانمان لە گروپی 15 کەسانی سەربەخۆی خاوەن قەرارن واتە قورمیشکراو نین ینی هەمومان ینی بەڕاستی بەڵام هەندێکیان ئیلتیزاماتی حیزبیان ماوە یعنی شێوەیە لە شێوەکان حیزبەکانیان ڕەنگە با بڵێن ئامادەی ئەو جۆرە هاوپەیمانەتیە نەبن وەکو حیزبەکانیان ڕەنگە ئەو کێشەیە دروستکە بۆ ڕاگەیاندنی هاوپەیمانەتێک بەڵام وەکو پەرلەمانتارەکان هەمومان پێکەوە بە ڕۆحێکی تیم کارەکەین و پێشمەم وایە زیاتر ناو ڕەمزشتی ڕەمزیەکان زۆر گرنگنی هەندەی موقیفەکان گرنگن ئێستش کاریگەریمان زۆرتر بووە و ئێوە ئاگادارن کە پارتی بەنیاز بوو یا گەلە کۆمەکی دروستکە لە سەرۆکاتی هەرێم و خۆیان پێی ببن بە قاعید و بۆ خۆیان ئەو خەڵکە پەرلەمانتارانە کۆ بکەنەوە مووقیفی گروپی 15 زۆر مشەڕەف بوو و مووقیفێکی زۆر ڕوون و ڕاشکاو بوو بەرامبەر بە سیاسەتەکانی هەرێمی کوردستان دەستگیرکردنی خۆپیشاندەران و ڕۆژنامەنووسان و بەردەوامی گەندەڵی و قاچاقچێتی و دزی لە خاڵە سنووریەکانە و تاڵانینەوە لە فینەوت ئەمە هەڵوێستێکی وا بوو کە تەئسیری لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستانیشە بوو کە ئەوانیش حەزار بکەن و مووقیفی وەربگرن نەچنە کۆبوونەوەکەی وەکو حیزب نەچنە کۆبوونەوەکەی سەرۆکایەتی هەرێم ئەمە کۆمەڵم مووقیفەکری مووقیفی تریشی بەدوعا هیوادارم ئەو هاوڕێیانە بەردەوام بن چونکە ئەمە بەردەوامی ئەوێ و لە ئێستاشەوە بوو بە زانیاریتان فشار دەستی پێ کردووە لەلایەن پارتیەوە بە تایبەتی کە ئەم گروپە نەتوانێت وەکو پێویست بەردەوام بێت